زۆر باشە بەڕێزان وەکو هەمولایەکان ئاگادارن ئەم ڕووماڵەی کوردستان 24 سەبارەت بەو کارەساتە بە بوومەلەرزەکەی باکووری کوردستان و تورکیا تا ئێستاش بەردەوامە. بۆ ئەم شەو ئێمە لە دیوێکی ترەوە سەیری بوومەلەرزە دەکەین، سەیری شێوازی ژیانی خەڵک دەکەین بە تایبەتی لە باشووری کوردستان کە لە زۆر شوێن هەست بە بوومەلەرزەکە کراوە. داخۆ تا چەند باڵەخانە و خانووی کە خەڵکی خۆمانی تێدا دەژین تا چەند دەتوانێت بەرەنگاری بوومەلەرزە ببێتەوە و ڕێوشێنەکان بۆ دروستکردنی باڵەخانە و خانوو چییە. ئێمە لە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. زۆر بەڕێز عادل ئەحمەد ئەندازاری ڕاوێژکار لە شاری سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمادایە. کاک عادل شەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ دەزانی لە دوای ساڵی 2000ەوە وردە وردە شێوازی نیشتەجێبوون لە کوردستان گۆڕانی بەسەرداهات، باڵەخانەی بەرز دروستکران، سەر و 29 و 39. ئێستا خەڵکی بووەتە شێوازێکی ژیان، خەڵکی نیشتەجێن لە ناو ئەو باڵەخانانە. باشە پرسیار ئەمەیە، یعنی تا چەند ئەم باڵەخانانە بە ستانداردی جیهانی دروستکراون و ڕەچاوی مەسەلەی بوومەلەرزە خۆڕاگری بۆ بوومەلەرزە تێدا کراوە. سپاستانەکەم، سپاس بۆ جەناب و بۆ بینەران و بۆ بیسەران. ئێمە وەکو مهندس کە تەسمیمی بینایەک ئەەکەین بۆ بەرەنگاربوونەوەی ئەو لۆدەی لە بوومەلەرزەوەیەتە سەری، کۆمەڵێک داتامان هەیە لە کۆدە عالەمیەکان وەریەگرین. بەناوبانگترین کۆدیش UBC یعنی یونیفۆرم بڵدنگ کۆد کە لە هی ئەمریکی، هەروەها کۆدی ASCE ئەویش هەر هی ئەمریکایەمە لە کۆدە مهمەکانی عالەم و نەگەر ئێمە زۆربەی وڵاتانی دنیاش ئەو کۆدانە بەکارێنن. تەنانەت تورکیا کە دراوسەی ئێمەیە پێشتر کۆدی UBC بەکارهێنا، بە چەند ساڵێکە ئێستا گۆڕاوە بۆ کۆدی ASCE. تقریبا هەر تەرجەمەی ئێستش لێرەش هەر کۆدی ASCE ئەتوانرێت ئیسفادەی لێ بکرێت. ئەگەر بینایەک بە تەواوی ئەو داخوازیانەی کە کۆد هەیەی ڕەچاو بکرێت لە دیزاینە، ئەتوانرێت بە بینایەکی ئەمین و ئەماندا بنرێ و ژیانتیایە بەبێ گرفت بەڕێ بکرێ و ئەو خەڵکانەی تیان هیچ دڵە ڕاوکیەکیان نەبێ. بەڵام کاتێ ئەم بینایە داخوازیەکانی کۆ جێبەجێ ناکرێت یا جێگیر ناکرێت یا مهندسی مستەمیمیان شارەزایی نییان لەبەر هەر هۆیەک داخڵی ناکات، ئەوسا ئەبێتە گرفتێکی گەورە بۆ باشە بۆ کۆمەڵە خەڵک، بۆ ئومەتێکە بێتە کێشە، نەک بۆ تەنها. زۆر باشە کاک عادل، عیمارەیە کە 30 قاتە. بەڵێ باشە کاک عادل، ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا وتان ئەگەر ئەو کۆدە خەلەلی تیابێ یاخو با زۆر بەڕاشکاوانە بیرێن گەندەڵی تێدا بکرێ، کەواتە ئەوە بەڕاستی مایەی نیگەرانیە. تا چەند ئەگەر بەڕاشکاویش پێم بڵێ تا چەند ئەو باڵەخانانەی لە هەرێمی کوردستان دروست کراوە ڕەچاوی ئەو کۆدەیان کردووە و کەمترین گەندەڵی تێدا کراوە؟ وەڵاهی کار حاکم ناتوانانی بڵێ ئەو ڕێژەیە دیاری بکەیت. ئەوە باش، ئەوە ئێستا من زۆر مەبەستمە ئەم مەوزوعە ئیسارە بکەم بۆ بگاتە دەستی مەسئولانی خاوەن قەرار لەم وڵاتە لە پێشی هەمووشیانەوە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەم مەوزوعە ڕەهەندێکی نیشتمانی هەیە، ناتوانانی بە تەنها بڵێ ئەم بینایە باشە یان ئەو بینایە خراپە. ئەمە لە ئەنجامی چێککردنەوە ئەتوانی ئەوە دەربخەیکە ئەو بینایە باشە یان ئەو بینایە خراپە. بەس من وەکو خیبرەی ژیانی خۆم چەنەها حاڵەتی خراپ ئەبینم کە ناتوانرێت لەسەر تەلەڤیزیۆن بوترێت، لە شوێنی تایبەتی ئەتوانین باسی بکەین. چەنەها حاڵەتی خراپ ئەبینم کە ئەو کۆدانە ڕەچاو ناکرێت و بە تایبەتی ئێستا ئێمە من 3 سیمینارم تەقدیم کردو لە هۆڵی یەکێتی ئەندازیاران لەسەر ئەم بابەتانە و تقریبا بەدەنگەوە هاتن نابینم لە ناو مهندسینە بۆ ئەم بابەتە کە ئێستاکە بە تایبەتی کۆدێک مسەودەیەکی کۆد دەرچوو لە عێراق ساڵی 2013 کرایتێریاکانی کە بۆ ئەکسلریشن بۆ تاودانی زەوی وەرئەگیرێت S1 و SS لە سایتی USGS ئەمریکا وەریگرت بوو. زۆر حاڵەتێکی زۆر شتێکی مەزبوط بوو لە ڕاستیە. من
مقارنەیەکی وردم لەگەڵ کۆدی ئێرانی کە زۆر مطلعم لەسەری شارەزام لەسەری مقارنەم کردووە ئێران مؤسسەیەکی مهمی علمی بوومە لەرزەزانی هەیە کە لە مستەوایەکی زۆر بەرزایە بە تایبەتی 6 ساڵ ئەوەیان هەیە زۆر نزیکی ئەو داتایانە بۆ ئەبوویەوە کە ئێران بەکاری ئەهێنێ لە منطقە سنووریەکانی خۆمانەکە ئێمە نزیکین لێوەیان کەچی دوایی لە 2007 ئەم کۆدە گۆڕاوە SS و S1 تقریبن هێنراون بۆ ڕبعی ئەوە ئەمە حاڵەتێکی زۆر خراپە و ئێستش ئەمە زۆرێک خەڵک بەکاری ئەهێنێت کە ئەمە بە هیچ شێوەیەک علمی نییە و من وەکو بەحسێکیش ئیسپاتم کردووە کە ئەمە علمی نییە و وەکو هاوارێکیش بڵاویەکەمەوە کە ئەمە ئەبێ ئەم مەوزوعە چارەسەر بکەین نابێ ئەم کۆدە کە مخالفەی کۆدی عالمیە مخالفەی کۆدی ASCA هەموو عالم بەس ئەمریکا کۆدی هیچ شوێنێکی تر کۆدی نییە خۆ کۆد دروست ناکرێت بە ئاسانی ئێمە تەنها معلومات لەوان ئەتوانین وەربگرین و معلوماتەکانی ئەوانش صحیحە یەکەم جار باش بۆ دووهەم جار زۆر خراپیان کردو ئێستا من داوا ئەکەم کە ئەم مەوزوعە دەربچێ لەوەی کە بێتە کاری تەنها نەفرێک هەر من باسی بکەم و سیمیناری لەسەر بکەم بێتە شتێک کە ڕەهەندێکی نیشتمانی وەربگرێت سیمینارێکی گەورە من ئامادەم لە هەر شوێنێک حکوومەت کار ئاسانیم بۆ بکە ئەیگێڕین بۆ بگەینە قەراری صحیح لەم مەوزوعەیە باش کەواتە کاک عادل هیوادارین لە ڕێی جەنابتەوە ئەم بانگەوازەی جەنابەت بگاتە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێ باڵەخانە لەبەرەوەی وتت ڕەهەندێکی نیشتیمانی هەیە خەڵکیا نیشتەجێ دەبێ ئەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەمە ڕەچاو بکرێ بەڵام من دواپرسیار کاک عادل مەمنونی جەنابەت دەمەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە باشە ینی ئێستا دوو جۆر شوێنی نیشتەجی بوونمانەیە خانومان هەیە لەگەڵ باڵەخانە زۆر کەسیش لە دروستکردنی خانوەکانیانە سەیرەکەی بناغەیەکی پتەویاندا نەناوە ڕێنمایی ئێوە چییە ینی خەڵک چی بکات لە خانوو بژێ یا لە باڵەخانە ئەگەر خانووی دروست کرد چۆنی دروست کات کاک حاکم سوالەکە زۆر بەجێ و جوانە ئیشەڵا ئەمە هەر بەتەما هەم بەم نزیکانە من سیمینارێکیش لەسەر چۆنەتی بەهێزکردنی بینای یەک قات و دوو قات کە خەڵک بەکاری ئەهێنێ بە زۆری حەزی لە ژیان لەو نەوع بینایانە هەیە کە ئەگەر بلۆک بێ ئەگەر خشت بێ ئەگەر کۆنکرێت بە چۆن وای لێ بکەی کە بەرەنگاری بوومە لەرزە بێتەوە ژیان تیا پارێزرا بێ بەلانی کەمەوە بەڵام بینا بەرزەکانیش کاک حاکم چەند بینا بەرز بێ ئەگەر مصمم مسەیتر بێ شارەزا بێ لەسەر تەسمیمەکە ئەتوانێ وای لێ بکە ژیان تایە ئەمین بێت ئەوە نییە بڵێ بە تەنها ژیان لێرە ئەمینە لەوێ ئەمینتر نییە بەڵێ ئەگەر بیناکە بەرز بوو کرایتێریاکانی کۆد ڕعایەت نەکرا بوو تایە بە تەئکید لە ئاخر دەرەجەی خراپیایە لە ئاخر دەرەجە خەتەریایە باش زۆر بەڕێز کاک عادل ئەحمەد ئەندازیاری ڕاوێژکار ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بۆی گەلێک سپاس بۆ ڕوونکردنەوەکانت هیوادارم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان جۆیان لە وتوێژەکەمان بوو بێ و کرێت تیریەکان لەبەرچاو بگرن شەوتان باش زۆر سپاس